بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. برایان خوشکانی بەڕێزم لە هەر شوێنێکی ئەم جیهانەدان سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. خوای گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزانی لێ قبول کرد بێتین. دیارە بەڕێزان، برایان خوشکان ئازیزان، بە دڵنیاییەوە ئەم شەو کۆتا شەوی بەرنامەی پارشێوی ڕەمەزانەکە لە خزمەتتانە پێشکەشی ئەەکەین. خوای پەروەردگار ئەم بەرنامە و سەرجەم وتەکانی ترمان لە پێناوی ئەودا بوو بێ بیکاتە مایەی زەخیرەی قیامەتمان. خوای پەروەردگار دانیشتنی ئێوە و پەیوەندی ئێوە و گوێگردنی ئێوە لە فەرمایشتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بکاتە مایەی خێر و بەرەکەت بۆ خۆتان و ماڵ و منداڵتان. خۆشحاڵ بووین کە لەگەڵ برای بەڕێزم مامۆستا محەممەد چیمەنی کە لەم مانگی ڕەمەزانەدا لە خزمەتتانە بووین. خوای تەعالە هەموو لایەکتان بپارێزێت و هەروەها دوعای قبولبوونی ڕەمەزان و جەژنە پیرۆزە لە هەموو لایەکتان ئەکەم. داواکارم لە خوای پەروەردگار جەژن لە هەموو لایەکتان پیرۆز کات. ئەم جەژنە ببێتە مای خۆشی و شادی بۆ هەموو لایەکتان، گردنی هەموو لایەکتان ئازا بێت، جەنابیشتان گردنی ئێمە ئازاکەن. خوای پەروەردگار پێکەوە کۆمان کاتەوە لە جەژنەکانی ترە. بەڕێزان، پێم خۆشە لە بەرنامەی ئەم شەودا کە بەس بەیانیمان ماوە ڕەمەزان دوو بەیانی جەژنە، باسی ئەوەتان بۆ بکەم کە جەژن دیارە سەردانی هەیە، خەڵک سەردانی یەکتریەکە، لەگەڵ ئەوەدا کە ڕێنمایە تەندروستیەکان خەڵک زۆر قەناعەتی پێیان نییە، خەڵک زۆر باوەڕی پێیان نییە، ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ ناکرێت. بە تایبەتیش کاتێکە تایبەتیان کردەوە بە جەژنەوە، یعنی سوبحان الله ئەڵێی ئەم کۆرۆنایە دێ بۆ خواردنی چکلێت. ئەگەر بەیانی جەژن بوایە کۆرۆنا ئاهات خەڵک واڵێت، ئەگەر دوو بەیانی بێ نایە. بۆیە خەڵک زۆر قەناعەتی بەمە نەما و من دڵنیام خەڵکانێک سەردانی یەکتریەکەن، یەکتری بەسەرەکەنەوە لەم جەژنەدا. بۆیە لە خزمەتتانە باسی کارە ناپەسەندەکانی جەژنەکەم، چونکە ئەزانم خەڵک زۆر گوێی لە ڕێنمایەکان نیە، باوەڕی پێ نەماوە. بۆیە من لە خزمەتتانە باسی ئەم بابەتاکەم تاوەکو ئێمە ئاگامان لە کارە ناپەسەندەکانی جەژن بێت. برایان و خوشکانی ئازیزم، یەکێک لە کارە ناپەسەندەکانی جەژن کە زۆر جار تووشی موسڵمانان ئەبێت ئەویش ئەوەیە خەڵکانێک کە زوو هەڵەسن ئەچن نوێژی جەژنەکەن، یا لە مزگەوت بێ، لە دەرەوەی مزگەوت بێ، لە هەر جێگایەک بێ، ئەگەڕێنەوە هێشتا زووە، هێشتا کاتەکەی کاتی هەڵسانی خەڵکی نییە بەعام. وە بۆ ئیعتیبارەی کە خەڵکی لە ڕەمەزاندا نەخەوتووە لە شەوی جەژنە درەنگ ئەخەوێ بە هەمان شێوە خەبەری نابێتەوە بە ئاسانی بۆ خواردنی بەیانی. زۆر جار بەهۆی ئەوەی کە خەڵک درەنگ خەبەریە بێتەوە، هەندێکیش زوو خەبەریە بێتەوە، خەڵکانێک زۆر چنە سەر ماڵان. بۆیە بەڕێزان، ئەگەر سەردانی ماڵانتان کرد، ئەگەر چون بۆ جەژنە پیرۆزە لە ماڵان لە دراوسێکانتان، من داواتان لێ یەکەم کە زوو مەچنە سەر ماڵان. دیاردەیەکی خراپە. چون شتێکی پیرۆزە، چون بۆ جەژنە پیرۆزە کارێکی ڕەوایە، کارێکی چاکە بۆ ئەوەی کە دڵی بەرامبەرەکەت خۆشکەی. بەڵام بەڕاستی ئینسان با زوو نەچێتە سەر ماڵان. یعنی جاری وایە کابرا بۆ خۆی زوو نانەخوا، زوو خۆیە گۆڕێ، کاتێک ئەچێ بۆ جەژنە پیرۆزە لە دراوسێکەی لە دەرگادا هێشتا نانیان نەخواردووە، هێشتا تازە لە خەوەستاونیان، ئەوان لە خەویان هەڵساندووە. بۆ ئینسان کە عادە تۆزێ تاخیر بێ، هەتا وەکو ڕوونە بێتەوە کە خەڵکی هەستاون لە خەو، خەڵکی مەسەلەن نانیان خواردووە، خۆیان ئامادە کردەوە بۆ جەژنە پیرۆزە، ئەو کاتە بچن بۆ جەژنە پیرۆزە، واتە زوو نەچوونە سەر ماڵان. کارێکی تری ناپەسەندی جەژن برایان و خوشکانی بەڕێزم ئەوەیە کە خەڵکی لە جەژندا کە سەردانی یەکتریەکان زۆرجار لە دەرگا نادا. یعنی وازانێ جەژن لە دەرگادانی ناوێت، کە دەرگا کرایەوە تەواو خۆیەکا بەژوورە. خەڵکی جاری وایە ئافرەتە لە حەوشەی خۆیەتی
لەوا چێ جلێکی ماڵۆی لە بەرابێ لەوا چێ لە چکی لە سەردانە بێ مەسەلەن یان پیاوێک بێ حەز نەکە خەڵک ئاوا بیبینێ بەو جلەوە جاری وایە خەڵکێک نادەن لە دەرگا لەگەڵ ئەوەدا دان لە دەرگا ئینسانە بێ بدا لە دەرگام جا بڕۆ قورئان ئاماژەی پێ کردووە یعنی ئینسان لە دەرگا بدا ئەو کاتە بچێتە ژووردا جەژن بێ یان غەیری جەژن بێ تۆ لە دەرگا ئەدەیت و خۆتەکەی لە دەرگا ناگەیت خۆتەکەی بە ژوورە جاری وا تووشی بەڕاستی شەرمەزاریە بێ یعنی من پیاوێ بۆ ژێڕامەوە ئەیوت ماڵی خزمێکمان هەبوو 3 ساڵ سەرم لێ نەدابوون 3 دانە ساڵ سەرم لێ نەدابوو سەردانیانم نەکردبوو جەژنێک وتم وەڵای ئەم جەژنە فرسەتە ئەم جەژنە فرسەتە باسی زەمنێک پێش ئێستا ئەکەم ئەم جەژنە فرسەتە با بچم سەردانێکیان بکەم ئەڵێ وەڵا کە چووم دەرگاکەیان کرابووە ڕێک خۆم کرد بە ژوورا و ماڵەکە وەڵا سێرەکەم کەس دەنگی نییە دوای ئافرەتێکم بینی لە ژوورەوە لە حەوشەکە نەمەناسی وتمەرە ماڵی فڵان کەس نییە وتی نەوەڵا 3 مانگە باریان کردووە چاوتی مامۆستا تووشی شەرمەزاریەک بووم تەریق بوومەوە وتم دەی بەڕێزەکەم ئیسلام ناڵە لە دەرگا بدا لە دەرگات بدای تووشی ئەمە نابووی بۆی بەڕاستی لە دەرگادان زۆر گرنگە برایان و خوشکانی ئازیزم لە دەرگان نەدان بەڕاستی کارێکی ناپەسەندی جەژنە یەکێکی تر لە کارە ناپەسەندەکانی جەژن برایان و خوشکانی بەڕێزم باوکانی ئازیز دایکانی ئازیز ئاگان نەبوون لە مناڵەکانتان لە ڕۆژێکی پێش جەژندا پارەیە دەیتێ سیلاحی ئاگرینی بۆ کڕی ئیتر ڕۆژی جەژن تەرەقەی بۆ کڕی بەرەڵای کۆڵانێکەی واللهی وەبیللهی وەتەڵڵهی لە هەندێک کۆڵانە ئەڵێ حربی عالەمیە یعنی مەسەلەن حەشۆ دێنن تەرەقە دێنن ئەیتەقێنن ئەمە کارێکی خراپە ئەمە کارێکی زۆر ناپەسەندە باوکانی بەڕێز دایکانی بەڕێز مناڵەکان گونابار نابن چونکە هیچیان لەسەر نییە تۆ کە باوکی کە دایکی کە برای تۆ گونابارە بی ئەو دوکانە گونابارە بێ کە ئەی کڕێ کە ئەی فرۆشێ گونابارە بن بەڕێزان ئاخر ناکرێت کابرا جەژنە بە کۆڵانێکا ڕوا خۆی جوان قۆس کردووە یان لەگەڵ خێزانیا یان لەگەڵ مناڵەکانێ بۆ جەژنە پیرۆزە حار داڵغی لای هیچ نییە لە ناکاوە یەک تەرەقەیە تەقێتەوە 1 مەترەی با بە ئاسمانە کاکەم بۆ هەنێم قوڕ بەسەرا ترسێ دوای بێ ترسیشی دەرکەی بۆیە بەڕاستی خراپە یعنی باوەڕ بکەن جاری وایە منداڵ لە کۆڵاندا تەرەقەی تەقاندووە وازانی ئاربیجی تەقیوە ئەوەندە دەنگی زۆرە دوکاندارە بەڕێزەکان پارەیەک بەوە دەستان کە حرام ئاگادار بن والله حرامە ئەو پارەیە ئەوە لە براتان وەرگرن لە خۆم قسە ناکەم پارەی ئەو تەقەمەنیانە حرامە کای فرۆشیت باوکان و دایکانی بەڕێز ئێوە مەسئولن لە منداڵەکانتان ئەو شتانە نەکەن خەڵک نەترسیانن لا يحل لمسلم أن يروع مسلما پیغمبر فرمي جائز نییە بۆ مسلمانێکی تر بترسیانێ ئێکاکە تۆ تەرەقەیەک مناڵێک تەرەقەیەک فرادا ئەی جەژنەکانی پێش و در چەند کەس بەوەی تەرەقەوە بریندار بوون ئەی چەند کەس بەوەی حەشەوە بریندار بوون خەڵک چاوی کوێر بوو ئەمە گوناهە ئەمە کارێکی زۆر ناپەسەندە وریای بن ئامان 100 ئامان یەکێکی تر لە کارە ناپەسەندەکانی جەژن برایان و خوشکانی بەڕێزم نوێپرسە تازەکردنەوەی پرسە و تەعزیە خەڵکێکە ئەڵێ وەڵام مردووەکەم یەکەم جەژنێتی لە قەبردایە ئیتر دووبارە خەڵکێکە دانیشنەوە و ماڵە نەچکلێتەکردنە و ماڵە نەجلی جوانەکەنە بەریان ئەو ماڵێتر خەڵکە بێ بچێ بۆ پرسە بۆ لایەن بەڕێزانە ئەمە کارێکی ناشەرعیە جائز نییە ئینسان پرسە تازە بکاتەوە کاتێک کە مردوویەک مرد خوا عافوی کاتە نا خێزانەکەی بۆ هێتا 4 مانگ و 10 ڕۆژ پرسەدانێت هەندێک ڕێکار و یاسای شەرعی جێبەجێ بکە دوایەوە بۆ ئەویش جائز نییە بەڵام بەڕاستی ئێمە لە جەژندا پرسە تازە بکەینەوە کارێکی حرامە ئێمە مسلمانین ئێمە ئالی دینین ئێمە ئەبێ بەو شێوازە دینداری بکەین کە خوا ئەوێ نەک بەو شێوازە دینداری بکەین کە کۆمەلگایە کاکە بۆ پرسە تازە کردو کورە وەڵا خزمەکان کاکە بۆی عیبە نەیاتە سەرم جائز نییە تازەکردنەوەی پرسە نوێ پرسەی نازانم نوێ تەعزیەی چی پێڵێن هەر ناوێکی هەیە ئەمە حرامە لە شەریعەتی پاکی ئیسلامدا ناکرێ جەنابەت ئەو کارە بکەی پێنجەم کاری ناپەسەندی جەژن بەڕێزەکانم خوشکە ئازیزەکانم بە تایبەتی ئەمە بۆ خوشکانی بەڕێزمە سەر قەبران کاکە جەژن ڕۆژی سەردانیکردنی زیندوانە لە دوای بانگی بەیانی
قبرسانەکانی سلێمانی باوەڕ بفەرمونون جمەی دە لە ئافرەتە، جمەی دە لە پیاوە. یەکاکە تۆ بەم بەیانی زوواچی سەردانی مردووەکەتەکەی وازانی مردووەکەت پێی خۆشە، وازانی سنەتە لە ڕۆژی جەژنە کاکە جائیز نیە حرامە ئینسان ڕۆژێک تایبەت کا بۆ سەردانی مردووەکەی، پێغەمبەر دیاری نەکردووە، ئیسلام دیاری نەکردووە. کاکە ڕۆژی جەژن ڕۆژی خۆشی گێڕانە، ئەیام الئەکلی وەشڕب پێغەمبەرە فەرمێ، ڕۆژی ئەوەیە کە ئینسان بخوا و بخواتەوە لە شتە حەڵاڵەکان، خۆشی دەرببڕێ بە شێوازێکی حەڵاڵ، نەک کە ئافرەتێکی داماوە، خوشکێکی بەڕێزە، برایەکی ئازیزە، کەسێکی مردووە، هەر کە بانگی بەیانیدا و نوێژی بەیانی کرد، ئیتر عابایەکەدا بەسەریا و یان عابا نادا بەسەریا و ئەڕوا بەدیار مردووەکەیەوە ئەگری و شتە سووتێنێ و مەسەلەن بۆنی ئەو ناوە خۆشەکە و قورئان فرۆشێک ئێنێ قورئان بۆ مردووەکەی بخوێنێ بە پارە و ئەمە کاکە ئەم کارانە خوشکانی بەڕێز برایانی ئازیز لەگەڵ ڕۆژووی ئەم مانگی ڕەمەزانەتانە یەک ناگرێتەوە. بەداخەوە خەبرسانەکانمان پڕی بۆ لە قورئان فرۆش، قورئان بە پارا خوێنن بەسەر مردوودا. ئەمە کارێکی زۆر خراپە. بۆیە من داواتان لێکەم، داوا لە هەموو لایەکتانەکەم، ئەو بەڕێزانی کە تا ئێستا ئەم کارەیان کردو و جەژنانیان تەرخان کردو پێشەوەی سەردانی خەڵک بکردن، چون سەردانی مردووەکانەکەن وازان نەمە سونەتە، ئەمە عادەتێکی زۆر خراپە. بە ئومێدی ئەوەی کە ئەم عادەتە نەمێنێ، ئەم عادەتە واز لێ بێن وردە وردە لە خۆمانەوە دەست پێ بکەین، چونکە جەژن بۆ ئەوە نییە. یەکێکی تر لە کارە ناپەسەندەکانی جەژن برایان و خوشکانی ئازیزم کە لە ساڵانی ڕابردوودا ئەو بووە خەڵکانێک جەژنان هیچ سەردانی خەڵک ناکەن. ئەنی بەو معنایەی کابرا لە ماڵەوە خەوێ، گەنجێکە پیاوێکە حتا ئێوارە ئەخەوێ، ئیتر خەڵک دا لە دەرگای، خەڵک نادا لە دەرگای، خەڵک دێ بۆ لای بۆ جەژنە پیرۆزە، ئەم مەڵێ کۆرە جەژن کەی بۆ منە کاکە من کەی دڵم خۆش بۆ تا جەژن بکەم، لە ماڵەوە خەوێ تا عەسر، عەسریش دێتە دەرەوە بخۆی ئەستوڕێتەوە. ئەمە کارێکی خراپە. ڕۆژی جەژن بەخەو بەسەر بەری کارێکی باش نییە، بە تایبەتی برایانی بەڕێز زۆر جارم کاراکەن بە ئیتر هەروە کارێکی بێت، دڵی دراوسەکانی ێشانوە مەسەلان لە ڕوونای بچێ بۆلان، هەر کارێک لەم کارانە بێ خراپە، ناکرێت جەژن لە ماڵەوە خۆ سجنکەی نێڵی کەسیش سەردانت بکە، ئەوە کارێکی باش نییە برایان و خوشکانی ئازیزم. بە ئومێدی ئەوەی کە ئەم کارە ناپەسەندانەوە چەند کارێکی تری ناپەسەند کە لە جەژن هەیە ئێمە نەیکەین، ئێمە ئەنجامی نەدەین، چونکە بەڕاستی جەژن بۆ ئەوە نییە کە ئازاری خەڵک دێ. خەڵکانێک گۆرانی ئاخر سەودی سیارەکەیەکا لە جەژنا یعنی ڕایزنێک دانا شتێک دانێ تر سەوتی ئەم گۆرانێ دراوسێ ئیزعاجەکە خەڵک ئیزعاجەکە، ئەمە خراپە. ئین الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا ئەو سزادانی خەڵکە. بۆیە ئەوە کارێکی خراپە، ئینسان نابێت لە جەژن و لە غێری جەژنیشدا ئازاری خەڵک بدات. بۆیە بەڕاستی ئاگادار بن لە کارە ناپەسەندەکانی جەژن برایانی خوشکانی بەڕێزم. کێمان لەگەڵایە؟ کاکاوکار؟ کاکاوکارمان لەگەڵایە؟ کاکاوکار گیان؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. شلوني مامور سجان باشي؟ يا أخوة أخوة بتبارزي. يا أخوة سلامتني درس ما سجان والله هل بو تلفون بس كده مشيل لكم دعاء خير ومبكو زلمة فيروز لكم ديرو. يا أخوة جەژنی خۆشت پیرۆز بێ کاکاوکار گیان، خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی ئەوەی کە حەزی لێەکەی ئەوەی لە دڵتایە خوای تەعالا بۆت ئاسانکە یا رب العالمین. يا أخوة سرقدي مامور سجان والله هر زور خوشويستي عندنا خوشيتو آخر صوت تيجي في يوم كم دعاء خير هم. يا أخوة خوالت رازی بێ گردنمان ئازاکە نەگەر قسەیە شتێکمان کرد بێ لە ماوەی ئەم مانگەیە. صدق قدنا زي ما مصدق. خوالت رازی بێ، خوالت رازی بێ. ولا قدنا مصدق. خواحافیز بێ کاکاوکار گیان. خوشکە شادان. ماما صاجيان السلام عليكم. عليك السلام خوشکە گەورەکەم. ماما صاجيان الله يسر من تلفوني وكان بو مير ناجي تخوا ماما صاد دعاء بخير مبوكا. دعاء والله انا من هنا كاتكلي تشيبهم هاتمتو مالي خزور بشتي وهاتمتو كزنية تمالم دعاء مك ماما صاد ما خاني الصوماني. سلام عليك خزورتي. بله. سلام عليك خزورتي. بله ماما صاد كاتكلي تشيبهم من امر وكاتي قيل عنك هاتماني.
بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم قرباني مامۆستا انشاءالله دوعای خۆشبەختی و خانووشت بۆکەین یا رب العالمین. قرباني مامۆستا وڵی مناڵم وت بولێتەوە مناڵەکانم هاتمەوانێت چی 2 ساڵە بێ هاتمەوە بە شەرتی هاتمەکە کەس نییە ماڵم. یعنی تۆ نایڵی کەس بێتە ماڵت؟ نانە ئەو ئان بۆ شەرتە منیان جێ کردەوەێ. ئەو بۆ شەرتە جیان کرد کەس نیاتە ماڵت؟ بەڵێ مامۆستا زۆر بێتاقەتم خۆشم زۆر دوعاکەم و پاڕێمەوە. یا ربی خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی خانوویەکت باتێ بە 3 ڕۆژ نەتوانی پاکی بکەیتەوە. قرباني مامۆستا گیان باشە هەر فریای ئەم ژوورە بکەی ئەو قاتە بکەی بۆت پاک نەکرێتەوە یا رب العالمین. قرباني مامۆستا گیان انشاءالله خوا بۆت ئاسانەکە خوشکە گەورەکە. بێوی بیارەبی خۆر لەگەڵ. خوا بتپارێزێ یا ربی. قربان خۆر لەگەڵ. کاک ڕاستی جان. مامۆستا گیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. چۆنی مامۆستا گیان باشیش یا ربی خوا بتپارێزێت. مامۆستا گیان واللهی من چەند شەوە تعبیری ئەو بەرنامەی تۆکەم سەیریەکەم زۆر سپاس دەکەم یا ربی خوای گەورە نمونە و زیادکە. برای عزیزی ئێمەی خوای گەورە تەمەندرێژەکە خوای گەورە مەحفوظەکە. خوای گەورە بتپارێزە کاک ڕاستی جان. وڵی جا هەرچیەکمان کردبێ بۆ خزمەتی برایان و خوشکارمان هێشتا بە کەممان زانیوە خۆمان زۆر دڵخۆشین کە لە خزمەتان نبووینە ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن. ئیستیقامە و پێ ببەخشە یا ربی خوای گەورە ئیستیقامە و پێ ببەخشێ. خوالت ڕازی بێ لە خزمەت تا پرسیارێکت نەبوو لە خزمەت تابین؟ عزیز نەبێت من پۆلی 12 داوای دوعای خێرە لێکم. پۆلی 12 ئەرە وەڵام مامۆستای وەڕێ. بەس ماشەڵڵا سەوتت گەورە دیارە لە پۆلی 12 ناکەی. وەڵام مامۆستا گیان پۆلی 12 دوعای خێرم بۆ بکە پشتیوان بە خوای گەورە. بەسەر هەردوو چاوم. قوربانێ بۆ مامۆستا گیان ڕێز و حورمەت. بەسەر هەردوو چاوم کاک ڕاستی. یا ربی خوای تەعالا دەرەجەیەکت بە قسمەت کا خۆت لێ ڕازی بیت. یا ربی بێوەی بی یا ربی خاتری ناوە جوانەکانی خۆت لە پرسیارە لە کاتی امتحانە ئەوەی کە بینی و تا هەر هەمووی بێتەوە یادت یا رب العالمین. یا ربی خوای گەورە مەحفوظەکە مامۆستا. انشاءالله کۆمەڵی خوشکی بەڕێز کۆمەڵی برایە سە ئامین و بۆکەن بەخوای انشاءالله ئامینی دوعایەکی گیان یەقین دەبێ گیراوی انشاءالله. پشتیوان بە خوای گەورە پشتیوان بە خوا بتپارێزە کاک ڕاستی گیان. مامۆستا گیان خوای گەورە سەربەت بێتە خوای گەورە جەزای خێر لەگەڵ جەنابیشتانە برا گەورەی ئێمە خۆشەویستی ئێمە خۆشەویستی ئێمە. خوشکە شالا بەێ فەرموو خوشکە گەورەکە. مامۆستا سلام ورحمة الله وبركاته. ئامان خوای بڕێ خوای گەورە بپارێزی بخوای خێر بداتەوە. ئەمام داواکاریەکە ماوە لە خزمەتتان خوشکەکەم. وەڵاماری خەزورم ئێستا برایەکان شتا قسە لەگەڵ یەکدی ناکەن لەسەر بێن لەسەر مان میراتی ماری باگیان. یعنی براکانی مێردەکەت قسە لەگەڵێک ناکەن نەخێر لەسەر میرات؟ بەێ سبحان الله. ئەرێ وەڵام هەمووشی دژم من یەجانیادە زۆر پێنە پێشم ناخۆشیانی خەزورمەتا من 3 ساڵانێک نەمەبوو. انشاءالله دێ قساکەین کورە بەڵکویەکیانی دانیشت بێتن بە دیار بەرنامەکەمانەوە. خێشمان وڵێ سەکرێتینە ئێستا هەموو شتێک ماوە بەدەست هیچمان مالەکرەیدایە. انشاءالله دوعای خێریشت بۆکەم. بوو میراتمان یێمانە خەزورمان وەرگرت بەشمان کرد. انشاءالله دوعای ئەوشتان بۆکەم یا ربی خوای تەعالا خانوویەکتان پێ ببەخشێ بەو شێوازەی کە خۆتان بتانەوە یا رب العالمین. داواکاریت کەشمەیە لە خزمەتتان دوعای خێرن و پێداک و بامار مندار. ئەی بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم. خوشکە شالا یا ربی خوای تەعالا بتپارێزی ئەوەشی کە تۆ خۆشتەوێ هەر خوای گەورە بیپارێزی یا رب العالمین. بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم انشاءالله لە خزمەت تا باسێکن خوشکە گەورەکەم. خوشکی گەورەی خوشکی منی خوشک. کاک بەهادین جان بەڵێ فەرموو لە خزمەتین. مەمنوون ڕاحەکەمی دەست بەش. خوا بتپارێزی یاخوا. سلامەتی یاخ. سلام علیکم مامۆستا. علیکم السلام ورحمة الله کاک بەهادین. چاوکی مامۆستا دوو پرسیارم هەیە بێ زەحمەت. لە خزمەتتان. ممنون ڕاحەکەمی دەست خۆش بێخوا. مامۆستا ئەڵێ اسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. فاسألوا أهل الذكر فاسألوا إن كنتم لا تعلمون. لا لسورة البقرة صفحة 29 الله أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. الرفث إلى نسائكم.
أو هيك ترسالي الدوام معناه الرفث تبيه معناه كي أو آية شيء يعني شوي رجوع يعني نساركم إن شاء الله والله متقدموا بس خوش ترسالي اليوم ما مستاهل بله الأخوة بزاد أمصر قرآن كان ختم من كرد أي الأخوة الأخوة بزاد يعني خيركي أي بوزندو بومردو يعني بس بومردو أتبع خيرك هديك إيه إن شاء الله بومردو أبي يعني بس بومردو أبي ما مستاهل زحمة إن شاء الله والله متقدموا بس هردو تشاو بس خوش بياخذ تشاو خوش عمر دريج ما مستاهل بس هردو تشاو كاك بهادي يعني بس هردو تشاو ممنوع حكم زور صباح خوابت باريس يا رب العالمين كمان لقلايا خوشك هيفا السلام عليكم. عليك السلام ورحمة الله خوشك هيفا بس داك هيفي خوشك هيفا ونيا داك هيفي ما مستيبرة دايك هيفا بره خواهي قورا هيفات لنا سنة سلامت ما مستيبرة دفوش لكم أو برنامج خوابت باريس يا رب سلامت ببقوا بخواي قلت جزاي خير الذاتو يا ربي يا ربي خواهي وجب باريس سلامت ما مستيبرة والله هي عزم لي بزول إني زما رقم بو بس ما شرعت ودنا أجيدا أول إذا بتسأل لها التلفون لبو دعوة لي بردناكي دعوة لي بردناكي سلامت ببقوا ما مستيبرة والله هي براستي درم أودتهم بس صار كريسيما سلمان عندك كري خارين للسنة بخون تشي سنة خوشي بونا والله هي تساس ما لبونا يعني براستي تيم خوش هذا الدعاء بخير الله نبكي بقربان أصلا أنا اشتغل بس الحرد وتشاوم خوشك قولك بس الحرد وتشاوم أمشوا بشك لدعاء كان من دانين بو خارو إن شاء الله دا ولا خواقين خانو بس تشاو بقربان دم والله بخون سن دكتور يمكن تشينا خوش كلي درد بكلي يدك يعني براستي همش كان زور لكم بيزار بما عزم لي بيستفيد هذا الدعاء بخير لكم لما من دار بس أنا عندي قصي خير يشد بوكين لبرنامجش أنا دعاء بوكين دواي برنامجش إن شاء الله بإذن إخوانكم الله دعاء بوكين بإذن إخوان ما مستبرد والله نعظم يتخوم يا خوم لنا كل خونا خليك الشيء ما هو دخلني خراب دبينم إن شاء الله والله متقدموا بسر تشاو تعود خوش بإخواني قولي بالتاريخ يا رب خوشكي قولي مني خوشكي قولي قدش مع ذاك الزول كاكم قلتي بقى لخدمتي خوشكي قولكم كاك زاهر جان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان پرسیارێکمان هەبوو لە خزمەتتان برای گەورەی مامۆستا ئایا ئافرەتێک مناڵی بوو بێت تازە ئاوا دەورمانگونیە دوومان ئەگەر ڕۆژوو نەگرێت دوایی بیگرێتەوە لەسەرێکیان بەس فیدەکەی بدا هەرە پرسیارەتە بوو بەڵێ ئێستا وڵێ من نایگیرمەوە پرسی مەلایشان کردووە ئەڵێ وتێتی بەس فیدەکەی بدات لەسەر لاچێ بەڵام ئافرەتەکە گەنجە و ئەشتوانێ بیگرێت إن شاء الله أجر قناعات ما بيك والله مدينة إن شاء الله والله إن شاء الله قناعات ما بيته وشاري والله بس هردو تشاو إن شاء الله بوردي والله متدمو مع الشما مصايان قد جزاء بس هردو تشاو بس هردو تشاو خوش كافيانك السلام عليكم عليك السلام خوش كافيانك ماما صاحبي من تنها بود خوشی کردی ما خواهی دوره پداشتم باتو که اما قلت که اما مندو بون خواهی دوره پداشتی او برياني کنترلش باتو که براستی اما قا أني أول تالي باشو ساكا بوسيري أم بيني وبيسراني خوتان تاكد خواهي دوره پداشتم باتو إن شاء الله ماما صاحبي زيجاتان في دوسي على بي إن شاء الله دعواتي كماما صاحبي دعاء خيرش من بوكي يا ربي خوش كبرزكم دستي جنابي وشتان خوش براستير لأول رمضان ودانشتون بديار برنامجك وأم برنامج إيه وخوشتان كردوا دعاء خيرتان بوكين يا ربي خواي پروردگار أوي لدلتايا أوي حزد ليتي أوي آواتي في أخوازي خواي پروردگار بالرحم وبزي خوي بود جبك يا رب العالمين آمين إن شاء الله دست خوشي تانك ماما صاحبي خوشكي جوري أمي خوشكي جوري أمي خوشكي جوري أمي خوش بخوالك خوشك آفان السلام عليكم ماما صاحبي عليك السلام خوشك آفان زۆر ساما ساگەن دەستخۆشی بەرنامەکەت یەکەم خوابت پارێزێ خوشکە گەورەکەم زۆر ساما ساگەن پرسیارێکمەیە لە خزمەتتاین زۆر سپاس مامۆستا دایکم نەخۆشە لە جێگا کەوتووە یا ڕەبی خوا شفای بە زۆر ساما ساگەن ساتێ نوێژەکە ڕوولەقی بناغە ناتوانێت پشتی ئێشیە ناتوانێت هەڵسێت ڕوولەقی لە بکە ناتوانێت ڕوولەقی لە بکە نەوەڵایەتیان بە ڕاکشان و یانتر ئەوە بە هەڵس دابنیشەوە نوێژەکەی ڕوولەقت ناکەێت بۆ ناتوانێت
ئەی مامۆستا وەڵڵا پشتی دینیە دردی کتێکەوە دکتۆر دیتی ناگێ هەڵسی ینی لەسەر پشت کەوتۆ ناتوانێت بجۆڵێ ئەر وەڵڵا یا ڕەبی خوای پەروەردگار شیفای دایکت با خوشکە بەڕێزەکەم زۆر مامۆستا گیان دەست خۆش ئینشاءالله لە جاران باشتری لێ دێتەوە وەڵامی شتە دەمە بەسەر هەردوو چاو چاوەکان خۆلی خوار لەگەڵ کاک محەممەد گیان کاک محەممەد بله بله لە خزمەتتە السلام عليكم مامۆستا گیان عەلەیکوم السلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوو کاک محەممەد گیان چاو ماچەکە مامۆستا گیان خوای گەورە جەزا بداتەوە خوا بتپارێزە کاک محەممەد قوربانم دەستخۆشی لە بەرنامەکەش دەکەم یا ڕەبی خوا لێت ڕازی بێ سەلامەتی وەڵی زەحمەت لێتی پشتیان مامۆستا گیان لە خزمەتم ئەوە ڕۆژووە گەنەیگری فیدیەکەی هەر ئەبێ لەم مانگی ڕەمەزانە بە تەواوی بیدەیان هەتاکو ساڵێ تر لەسەری شوێن بەس نەگێت ڕەمەزانەکە تر ئەتوانی بیدەیت ئەوە پرسیاری یەکەم بەڵێ بەڵێ پرسیاری دووەمیش خانوم هەیە بەڵێ خانوم هەیە و معاشخۆریشم بەڵام قەرزارم ئەنە فیگەم بۆ هاتووە ئاسەرفکرە ئەتوانم بیخۆم ئەو سەرفکرە بۆ بەشەیان نا قەرزاری چیت؟ وەڵی قەرزاری ماڵ هی ماڵم کردووە معاشەکە چەندێکە کاک محەممەد؟ وەڵی معاشەکەم لەخوا بەزێنە باشە بەڵام قەرزارم فەرمووت قەرزارەکە بۆ پێویستیاتی ماڵە؟ ئارە وەڵا بۆ پێداویستی ماڵ بوو قەرزارەکانم ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر هەردوو چاوم ئای دەست خۆشە مامۆستا گیان بەسەر هەردوو چاوم کاک محەممەد بەسەر هەردوو چاوم خوشکە هۆزان بەڵێ خوشکە ئۆزان سلام علیکم مامۆستا عەلەیک سەلام خوشکە بەڕێزەکەم دەستخۆشی بەرنامەکە دێکەمە یا ڕەبی خوا بتپارێزێ سلامت مامۆستا سەبارەت بە ختمکردنی قورئان بە ختمکردنی قورئان بەڵێ ئەوە چۆنە بێت و ئایا ئەگەر ختمکرێ بۆ مردوو ئەڕات ختم چۆنە بێت؟ بەڵێ هەرە و پرسیارەتە بوو؟ پرسیارێکی تر مامۆستا لە کاتێکە سوزا بێ بە قورئان ئەنێ ئەو کاتێکە سوزەی تایە مامۆستا بێ بڵێ چی؟ سوجدەی تیلاوە بەڵێ وانە؟ بەڵێ مامۆستا ئەگەر نوێژت لەبێ بڕوا گوناحبارە بیت مەسەلەن هەنە جار لێبێت چێتەوە چۆن پرسیارەکە چی بوو؟ هەنە جار ئەگەر نوێژت لەبێ بڕوا گوناحبارە بیت چی بڕوا؟ نوێژ بیت نوێژت بڕوا؟ بەڵێ بە چیە بەهۆی چی وەڕوا؟ یعنی ئاوا بیرت بێتەوە جا نوێژ بیرە چێتەوە؟ تۆ نان خواردنی بەیانت بیرە چێتەوە؟ نانە ئەی نان خواردنی وەڕۆ دەست خۆش مامۆستا لە ڕازی بیاخوا نوێژ خواردنی ڕۆحە ڕۆح چۆن بیرە چێتەوە ئینشاءڵڵا وەڵام دەدەمەوە ئینشاءڵڵا بەمەنە ئیکتیفاکەین داوای لێبوردن لەو برا بەڕێز و خوشکە ئازیزانەمانەکەن کە پەیوەندیان گردو و نەمانتوانیوە لەبەر زۆری پەیوەندیەکان وەڵامیان بینەوە ئومێ دەکەین توانی بێتمان لە بەرنامەکانی ترا جوابی ئەوانماندا بێت ویان ئامان پرسیاران هەبێت لە خزمەتیان نابێت ئەچینە سەر پەیوەندیەکان بەڕێزان کاک هاوکار یەکەم پەیوەندیگر هەر دەستخۆشی بوو ئێمە زۆر سپاسی کاک هاوکارەکەین و زۆر سپاسی ئەو برا بەڕێزانە ئەو خوشکە ئازیزانەی کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی نامەوە لە ڕێگەی بەرنامەکەەوە دەستخۆشیان کردووە بەڕاستی برایان و خوشکانی بەڕێزی ئێمە کارێکمان کردووە خوا داوای لێ کردوین دەستخۆشی ئێوە بەڵە شتێکی خۆش و ئەوەیە بەڵام بەڕاستی واجبێکی خۆمان بووە ئێمە لە ڕووی ڕۆحیەوە زۆر مرتاح بووین کە لە خزمەتان نبووینە کە ئاەتەکانی خوای پەروەردگار و فەرمودەکانی پێغەمبەری خۆمان لە خزمەت ئێوە باس کردووە خوای پەروەردگار بتان پارێزێت دڵنیام ئەگەر تەلەفۆن بکرێتەوە زۆرێک لە برایان و خوشکان دەستخۆشیەکەن یا ڕەبی خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان باتەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی خوشکە شادان داوای دوعای خێری کرد دیارە ماڵی یاتۆ بۆ لای ماڵی خەزووری داوای دوعای خێری کرد کە خوای پەروەردگار خانوویەکی بداتێ دیارە ئەم شەو سێ بەڕێز
داوای دوای خانوویان کرد ئێمەش دوعا بەرزەکەین و بەلای خوا ئەم شۆر داوای خانووی دیەکەین لەگەڵ داوای ناجیح بوونە ئێوەش ئامین بکەن ئینشاءالله یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەو خوشکە ئازیزە کە لە ناڕەحەتیدایە کە لە ناخۆشیدایە خانووی خۆتت پێ نەبەخشێ خوایە لای تۆ زۆر ئاسانە خوایە تۆ زۆر دەوڵەمەنی خەزێنەکە زۆری تایە خوای تەعالا یا ڕەبی خوای تەعالا خانوویەکیان بیتێ بە 3 دانە ڕۆژ نتوانن پاکیکەنەوە یا ڕەب العالەمین ئەوەندە گەورە بێ دڵیان پێ خۆش بێ یا ئەڵڵا پەیوەندی سێیەم کاک ڕاستی دیار هەر دەستخۆشی کرد خوای تەعالا بیپارێزێ یا ڕەب العالەمین و پۆلی 12 بوو داوای دوعای خێری کردووە ئێمە لە خوای پەروەردگارە پاڕێینەوە خوای تەعالا قوتابیەکانمان کە لەم ساڵدا بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە لە خوێندن دواکەوتن ناڕەحەت بوونە خوێندنیان لێ تێک چووە یا ڕەبی خوای تەعالا دەرەجەی باشیان بە قسمەتکەی هەموو قۆناغەکان بە تایبەتی کاک ڕاستی کە هەم دەستخۆشی کرد هەم داوای دوعای خێری کرد یا ڕەبی خوای پەروەردگار ناجیحی کاکە پۆلی 12 یا ڕەبی خوای تەعالا نمرەیەکت باتێ دەرەجەیەکت باتێ کە خۆت پێشتر تەسەورت نەکرد بێ دڵنیام مادام تۆ پەنات بردوتە بۆ لای خوا و داوای دوعای خێرەکەی یەقینمە هەوڵی شەدەی ئینشاءالله خوا مەویست ناکە خوا و دەرەجەتە داتێکە خۆت حەز لێتی بە ئیزنی خۆی خوشکە شەهلا هەر داوای دوعای خانووی کرد هەر دوعاکان پێشوون بۆ ئەو خوشکە بە ڕێزەشمانە خوای تەعالا کاری بۆ ئاسان کە ماڵی غەزووری براکانی برای مێردەکەی بەهۆی میراتەوە قسە ناکەن پێکەوە بەڕاستی برایان و خوشکانی ئازیزم میرات کاتێک کە ئەبێتە هۆکاری نێوان تێکچوونی برا و خوشک وەڵاهی بەڕاستی ئەبێ میرات بێتە هۆکاری چاکبوونێ نەزانین بۆ بێ بیرکەنەوە کاکە ئەم میراتە لە مردوویەکەوە جێماوە بەیانی منیش ئەمرم وەکو ئەم ماڵەکەم بەجێمێنێ ئێ بۆ کارێک بکەم پێچەوانی شەریعی خوا بێ کاتێکە لەبەر میرات برایەک خوشکێک قسە پێکەوە ناکەن گوناهبارە برن سەبەب کارەکە گوناهبارە بێت جاری وایە برایەکیان نایڵە تەوزیعیکە برایەکیان دەستی بەسەرا گردووە برایەکیان ڕازی نابێ بە پێشەرع یان هەر هۆکارێکی تری خراپی هەیە ئەم سەرۆت و سامانە ئەبێتە هۆکاری تێکدانی برایەتیان ئەمە گوناهبارن بەڕاستی ئەم جەژنە بکەنە مایەی خۆشی و شادی مای ئاشتبوونەوەتان کاکە ماڵ و سەرۆت و سامانی دنیا ئەوە نایانێکە برا پشت لە برا بکە ئەی بەیانی بمری چۆنە چتە تەعزیەکەی بەیانی براکەت بمرێ بە ئومێدەوەی جوان لێمان بێ باشە تۆ لەگەڵ براکەتا قسەت نییە تۆ لەگەڵ خوشکەکەتا قسەت نییە بێنە پێش چاوی خۆت ئەم برایەت ئەم خوشکت ئەم شەو وەفاتەکات تخوا لە ڕوو دێ بچیتە تەعزیەکەی تخوا لە ڕوو دێرە تەعزیەکەی دانیشی لە ڕوو دێ باسی بکەی وەڵای کاچە تەعزیەکە عەرەقەکەی لە ڕووت نابچی بۆ سەر قەبرات ئێ کاکە سەرۆت و سامانی دنیامە نایەنێ ماڵی دنیامە نایەنێ بۆیە بەڕاستی ئینسان نابێ ماڵ و سەرۆت و سامانی دنیا وای لێ بکەن کە قیامەتی لە دەستدا کاکە ماڵ و سەرۆت و سامانە بێ بەهەشتی پێ بکڕی نەک بەڕاستی بەهەشتت لە دەست بات بۆیە بە ئومێدی ئەوەی دوعای خێریان بکەین دڵان چاک بێ بەرامبەرێک بەو هۆکارە قەت وانەکەن کە ئەم بینیان تێکچێت کاک بەهادین فەرمووی خوای تەعالا فەرمووی فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تەعلەمون پرسیاری ئەو ئایەتەی کرد ئوحیلە لەکم ليلة الصيام الرفث إلى نسائكم لبيش هاتني إسلام دا برزان إنسان كاتيك بروجو أبو ملا بيش هاتني أم آياتي قرآن دا كاتيك بروجو أبون أجر بتشون آيات مالو يعني بياويك لدشتك إيشو كاري بكر دايا كاتيك بتشو آيات مالو لە ماڵەوە تۆزێ بخەوتایە ئەم جابانگی بدایە ئەم ئینسانە دوای ئەوە نەیەتوانی نەنان بخوا هەتا ڕۆژێکی تر نەبچێتە لای خێزانیشی ئەمە واری تا ئاەت ئاتە خوارەوە قورئان خوای تەعالا لەم ئاەتەیە فەرمێ یعنی شەوان ژن و مێرد بۆیان نەبووە نزیکی یەک بکەونەوە بۆیان نەبووە ژن و مێرد بە هیچ جۆرێ نزیکی یەک بکەونەوە پێش ئەم ئاەتە بەڵام خوای تەعالا فەرمووی ئوحیلە لەکم خوای تەعالا بۆی حەڵاڵ کردن پێشتر حەڵاڵ نەبووە ئوحیلە لەکم لەیلەتە الصیامی ئەو ڕۆژەی کە بە ڕۆژوو ئەبن شەوەکەی لەیلەتە الصیام
خوای تعالی بۆی حەڵال کردون کارزم کردن لە پێشە حرام بووە لە پێشدا حرام بووە بۆ شێوازە خوای تعالی بۆی حەڵال کردون لە شەوانی مانگی ڕەمەزانە الرەفەث إلى نسائكم کە ئەو کارەی خوا پێی خۆشە کاری شەرعی لە نێوان ژن و مێردە ئەنجامی بدەن الرەفەث کینایەیە یعنی سەرجێیکردن یعنی نزیک بوونەوەی ژن و مێرد ئەوە بە معنای ئەوە دێ معنای ڕەفەث معنای ئاەتەکە ئەوەی براشیرینەکە پرسیاری دووەمی قورئانی ختم کردو خێرەکەی بۆ مردوو و بۆ زیندوو ئەبێت برا بەڕێزەکەم قورئان ختم کردو خوای تعالی ئینشاء الله بە هەموو کەلیمەیەک وشەیەک دە پاداش دەدات و ئیشێکی زۆر گەورە و چاکت کردووە پاداشتی قورئان خوێندن بۆ مردوو ئەبێت یعنی بەڕێزێکتر پرسیاری کرد ئیمامی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و زۆرێک لە زانایانە فەرموون قورئان بە مردوو ئەگا ئەجر و پاداشتەکەی بە مردووەکە نەک زیندوو با بخۆی قورئان بخوێنێ با بخۆی گوێ لە قورئان بگرێ ئەوەی زیندووە لێگەڕێ بەس ئەوەی مردووە قورئان ختم کردووە ئەڵێی خوای تعالی پاداشتی ئەم ختمی قورئانم بگەێنی بە فلان مردوو بگەێنی بە فلان و فلان مردوو ئینشاء الله خوای تعالی پاداشتی قورئان خوێندنەکە دەگا ئەگەێنێ بە مردووەکانت بە ئیزنی خۆی خوای تعالی زۆر بەڕەحمە دایکی هەیفا دڵی توندە کرێچین خانووی خۆیان نییە لەبەر بێتاقەتی و خەم و خەفەت ئەڵێ خەوم لێ ناکەوێ ئینسان کە خەم و خەفەتی هەبوو کە ناڕەحەت بوو بەڕاستی خەویش لە چاوەکانی ئەتۆرێ بەڕاستی ناڕەحەتە بێ بەڵام طبیعەتی دنیا وایە خوشکە ئازیزەکەم دنیا طبیعەتی وایە دنیا یعنی هەمووی خۆشی نییە هەمووی ناخۆشیش نییە بەخوا خوشکەکەم نەخۆشی تا سەر بەردەوامە نە ناخۆشیش تا سەر بەردەوامە إن مع العسر يسرا بەڵێ جەناب چەند ساڵە لە ناڕەحەتی دای بەڵام کات لای خوای تعالی قیمەتی نییە زەمن لای خوای تعالی هیچ نییە بۆیە ئینشاء الله خوای تعالی ژیانت خۆشەکات تۆ مەویس مەبە هەر ئومێدت بەخوا هەبێ هەر دوعا بکە و دڵتن دیەکەش هەوڵدا سوجدە زۆر بەرە هەوڵدە دوعا بخوێنە ئەو دوعانەی کە ئەبنەوە کاری لابردنی خەم و خەفەت لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله أم دعاء بخوێنە هەرچەندێ خەم و خەفەتە بێ ئینشاء الله لا ئاچێت باشە خوشکە بەڕێزەکەم زیکرەکان بکە خۆت بە عیبادەت بۆ مەشغوڵ بکە پێغەمبەری خوا کاتێک کە خەم و خەفەتیە بۆ خوای تعالی فەرموویەتی سوجدە بەرە تەسبیحات بکە سبحان الله بکە ئینشاء الله خەم و خەفەتەکەت لا ئاچێ بەڵێ ناڕەحەتە ئینسان چەند ساڵێک لە خانووی خوانە بێ بەڵام تر طبیعەتی دنیا ئاوای بەخوا لە تۆ خراپترەیە بەخوا تۆ کەیسە تەلەفۆنێک تێ تەلەفۆنی پێکەی خەڵکێ تەلەفۆنیشی نییە خەڵکێ ناتوانێت سەر بکاتە تەلەفۆنەکەی خوشکە بەڕێزەکەم بۆیە خەڵکەیە جەنابەت دەمت هەیە سوپاس بۆ خۆ خەڵکێ دەمی نییە ناتوانێت قسە بکات گوێچکەتەی گوێگری خەڵکەی گوێچکەی نییە گوێچکەی لە دەستداوە خوای تعالی نیعمەتی زۆری پێبەخشیون ئێمە با نیعمەتەکانی با نیعمەتەکان تەنها بە پارە حساب نەکەین نیعمەتی دەسە قاچە گوێ عەقڵە گەورەترین نیعمەتی دینە کە خوای تعالی پێداوین ئینشاء الله دوعایشت بۆکەین یا ڕەبی خوای تعالی دەروی خێرت لێ بکاتەوە یا ڕەبی خوای تعالی دڵتوندیەکەی ئەم خوشکە دایکی هەیفایە دڵتوندیەکەی لە کۆڵ کاتەوە یا رب العالمین یا ڕەبی خوای تعالی وای لێ بکەی کە هەر چووە سەر سەرینەکە خەوی لێ بکەی بە زۆر بۆ نوێژ خەبەری کەنەوە یا رب العالمین کاک زاهیر پرسیاری وەکر کە ئافرەت منداڵی بوو بێت خێزانی دیارە منداڵی بوو خوای تعالی لیان نەسێنێ ئایا منداڵی بووە بە ڕۆژوو نەبوو بۆی شیردانەوە ڕۆژۆکە بگرێتەوە یان تەنها فیدیەکە بدات طبعا برا ئازیزەکەم خوشکە بەڕێزەکەم ئەو خوشکە بەڕێزەی کە منداڵی بێ و شیر ئەدا بە منداڵەکەی شەرعەن ئەتوانێت بە ڕۆژوو نەبی ئەوە مسەلەمە و زانایان هەمویانەوە فەرموون پاشان دەربارەی گردنەوەکەی طبعا گردنەوەی ڕۆژۆکە بۆ زانینتان ئەوەی کە ئەڵێ مەیگرەوە بەس فیدیە بدە قولێکی ضعیفە قسەیەکی لاوازە یعنی ئێمە بە دوای قیل و قالا بگەڕێین کاکە ڕێیەکەی ئەڵێ نەگردنەوەی لەسەرە نە فیدەیشی لەسەرە ئێمە بە قسەیەوە بکەین هەنی زاهیرەکان وڵێن نە فیدەی لەسەر نە ڕۆژووی لەسەرە یەکاکە بە قسەیەوە بکەین ئەمە قسەی صحیح نییە ئەمە قسەی دروست نییە و هەروەها بەشێکی تر ئەڵێن نەکاکە بەس فیدیەکەی لەسەرە بە فیدە لەسەری لاچێت بەڵام ئاگادار بن ئەم کەسەی کە شیر بە منداڵەدا حسێبی نەخۆشی بۆگرێت نەخۆشیش نەسی قورئانە فەرمێ کە چاک بوویەوە ئەبێ بە ڕۆژوو بێ بۆیە من پێم وایە قەناعەتم وایە ڕەئی زۆربەی زانایان ڕەئی جومهوری زانایان ئەوەیە کە جومهوری زانایان زۆربەی زانایان ئەفەرموون
ئەو ئافرەتەی کە بەهۆی حەملەوە بە ڕۆژوو نابێ یان بەهۆی شیردانەوە بە ڕۆژوو نابێ ئەبێ ڕۆژۆکە بگرێتەوە. بۆی بەڕاستی خۆت لەو خلافانە بپارێزە، خۆت لەو قسە بۆچوونانە بازەکە لەواچێ زۆربەر لاوا ینی ڕێکرد لە یەکی لاوازە ینی گردنەوە هەر هەیە، بەڵام ئایا لەگەڵ گردنەوەدا فیدیە ئەدەی یان نایدی خلاف لەوەشدایە، ینی گردنەوەکە ئەو مسلەمە، بەڵام ئایا فیدێش دەی لەگەڵە جمهوری زانایانە فەرموون بەس ئەیگریتەوە فیدیە نادی لەگەڵەیە. بۆیە خوشکە بەڕێزەکەم بیگرەوە، ئەوە بەڕاستی بۆ دنیا و قیامەتت باشە. خوشکە فێنک دیارە دەستخۆشی کرد و دوعای خێری بۆکەین یا ڕەبی خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی دڵخۆشی کا لە دنیادا لە ناخۆشی و لە نەخۆشی و لە ناڕەحەتی بە دووری کا یا ڕەب العالەمین. خوشکە ئاڤان دایکی نەخۆشە، کە دایکی نەخۆشە لەسەر پشکەوتووە بەوەی پشتشکاندن و خۆی تەعالا شفای بە یا ڕەب العالەمین، ناتوانێت ڕوو بکاتە قیبلە بۆ نوێش. لا يكلف الله نفسا إلا وسعها. خۆی تەعالا داوای شتێکتان لێ ناکە کە پێتان نەکرێ. دایکی بەڕێزی ئینشاءڵڵا چاکە بێتەوە وەکو جارانی دێتەوە دوعای خێری بۆکەین، ئەو بەڕێزانێکی جوان لێت بە دوعای خێری بۆکەین ئینشاءڵڵا، تۆش دوعای خێر بۆوان بکە. چۆن بۆی ئەکرێ باوە نوێژکە کە ئاوە لەسەر پشکەوتووە یان لەسەر لاکەوتووە با نوێژەکەی ئەنجام بدا، نوێژەکەی قبوڵە مادام دکتۆر دوتی نابێ بیجوڵن، نوێژەکەی قبوڵە یەقیندانە بێ ئینشاءڵڵا. کاک محەممەد دوو پرسیاری کرد. پرسیاری یەکەم فیدەی ڕۆژووی ڕەمەزان ئایا بێ هەر لە ڕەمەزانە بیدەیت؟ فیدەی ڕۆژووی ڕەمەزان دیارە فیدیە وەکو سەرفیترەوە، ینی بۆ نمونە ئەگەر پارە بدەیت بۆ سەرفترەکە 2009 بۆ فیدیەکەش هەموو ڕۆژێ 2009 ئەگەر بتوانانی لە مانگی ڕەمەزانە بۆ هەڵسوڕێ بیدەی کارێکی زۆر باشت کردو، کارێکی زۆر چاکت کردو. ئەگەر بۆشت نەکرا بیخێتە دوای ڕەمەزان هەر دروستە هەر جایزە، وەکو چۆن گردنەوەی ڕۆژەکەش لە دوای ڕەمەزان لە دوای ڕەمەزان ئەگریتەوە دروستە، فیدیەکەش بیخێتە دوای ڕەمەزانیش جایزە، بەڵام باشتر وایە لە ڕەمەزانە بیدیت. پرسیاری دووەمی قەرزارە معاشی هەیە، بەڵام قەرزارە ماڵی کڕیەوە پێویستیاتی ماڵی کڕیەوە بەهۆی ئەوەوە قەرزار بووە، ئایا سەرفترەکە وەرگێ ئەتوانی ئەگەر ئەوەندە بێ کە قەرزارێکی پێ بدەیت و ئینشاءڵڵا ئیشکالی نییە، چونکە سەرفترە و زەکات بۆ ئەو سنفانە بن کە خوا لە قورئانە باسی کردووە، ئەوەیشی کە قەرزار بێت پێ ئێشێت ئینشاءڵڵا تەعالا بەمەرجە بۆ شتی جوانکاری ماڵی نەبێت قەرزارێکی، هەنی بۆ شتی پێویستیاتی ماڵی کڕی بێ ئینشاءڵڵا پێ ئەشێت. خوشکە وەزان کە کۆتا پەیوەندیمان بوو پرسیاری ئەوەی کرد کە چەند پرسیارێکی ختم چۆنە بێت، ئایا بۆ مردووە بێتیانە ختمی قورئان دیارە لە الحەمدولله و دەست پێەکەی تاوەکو کۆتایی قورئان سوورەتی ناس و بۆ مردووش وەڵاماندایەوە بەڵێ دروستە ختمی قورئان بۆ مردوو بکرێ و هەدیەی بکرێ. سوجدەی تیلاوە دیارە 14 شوێنمانەیە لە قورئاندا سوجدەی تیلاوەی لێ ئەبرێت، ئەو شوێنانی کە ئەیدی خەتی دراوە بەژێریە. سوجدەی تیلاوە یەک سوجدەیە، کاتێکەکەیت ئەو سوجدە لەو کاتە سوجدە بەرە کارێکی زۆر باشە باسمان کردووە. سوجدەی تیلاوە بەری ئەتوانی هەر سبحان ربی الأعلى بخوێنی و ئەتوانی ئەو دوعای کە پێغەمبەر فەرموویەتی سەجدە وجهی للذی ئەو دوعایە بخوێنی، هەر کامێکیان بخوێنی ئینشاءڵڵا ئیشکالی تێدا نییە. پرسیارەکەی تروتی ئەو خوشکە بەڕێزی نوێژت بڕوا گوناحەیانە. طبعا نوێژ ڕۆشتن بە دوو شێوازە، بە ئەنقەستە بە لە بیرچوونەوە خەوتنە. ئەگەر بە ئەنقەست نوێژ بڕوا بەڕاستی گوناحە، تاوانە. ئینسان بە ئەنقەست نوێژی لە دەستی بڕوا گوناحە، تاوانێکی گەورەیە بەڕاستی. بەڵام ئەگەر خەوی پیاکەوت نوێژەکەی ڕۆیشت ئەوە گوناهبار نابێ، یان لە بیری چوویەوە مثلەن هەموو نوێژەکانی بە جەماعەت بووە، نوێژێکی بە جەماعەت نەبوو بیری چوەتەوە، یان لە سەفەرێک بۆ هاتووە بیری چوەتەوە، هەر کاتێک بیرت کەوتو لەگەڵ نوێژەکەی ترا قەزای کەرەوە بیگێڕەوە، ئەگەر هێشتا بانگی نەدابێ بانگی نوێژەکەی تری نەدابێت توانێ ئەو کاتە ڕێک نوێژەکە ئەنجام بدەیتەوە مادام بانگی نوێژەکەی تری نەداوە. بۆ نمونە عەسر بانگی مەغریبی نەدا و نوێژەکە کرد، بەڵام ئەگەر لە بیری چوودا دوای مەغریب تا دوای عیشا بیرت کەوتەوە وەڵا نوێژی عەسرم نەکردووە، ئەوە لەگەڵ نوێژی عەسرەکەی ترا بە قەزا بیگێڕەوە. بەڵام بەڕاستی زۆر سەیرە ئینسان نابێ نوێژی لەبیر چێ بەڕاستی، چونکە نوێژ یعنی یەکێکە لە پایەکانی ئیسلام، ئینسان ئەبێ زۆر بریای بێ. دیارە کۆتایی بەرنامەکەمانەوە کۆتا بەرنامەمانە لە مانگی ڕەمەزاندا، بەرنامەکەمان بەم شێوازە کۆتایی پێێنین، بەڵام ئاگادار بن شەشەڵانتان بیر نەچێ ئینشاءڵڵا زۆر گەورەیە برایان و خوشکانی بەڕێز ڕۆژی شەشەڵان.
لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێنێ یا ڕەبی خوای بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆت ئەو خوشکە بەڕێزانی ئەو برا بەڕێزانی کە ئێستا دانیشتون بە دیار بەرنامەکەمانەوە گوێ لە ئێمە ئاگرن گوێ لە تۆ گوێ لە ئاەتەکانی تۆگرن خوای پەروەردگار یا ڕەبی خوای تەعالا ئەگەر لە کوردستانن ئەگەر لە ئەوروپان ئەگەر لە ئەمریکان ئەگەر لە ئوسترالیان لە ئەفریقیان یا ڕەبی خوای لە هەر شوێنێک دانیشتونە ئێستا ئامینەکەن و بە دیار بەرنامەکەەوە یا ڕەبی خوای کێشەکانیان بۆ چارەسەرکەی خوای تەعالا نەخۆشەکانیان لە کۆڵکەیتەوە ناڕەحەتیان لە کۆڵکەیتەوە خوای تەعالا بێ بەهانایان و هەر داوایەکیان هەیە هەر ئاواتێک لە دڵیانە یا ڕەبی خوای مەرازیان حاصلکەی یا ڕەبی خوای مەرازیان حاصلکەی خوای ئەو برا و بەڕێزانە و خوشکە عزیزانی دانیشتون بە دیار بەرنامەکان و هەرێکی مەرازێکیان هەیە هەرێکی داواکاریەکیان هەیە یا ڕەبی خوای تەعالا مەرازیان حاصلکەی داواکانیان جێبەجێ بکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای تەعالا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی عاقبەتمان بەخێر بژێڕی خوای تەعالا ئەو برا و بەڕێزان ئەو خوشکە عزیزانی پرۆسەی هەڵسەرگیریان نەکردووە خوای کاریان بۆ ئاسانکەی یا ڕەبی خوای کاریان بۆ ئاسانکەی خەڵکی باشیان بە قسمەتکە یا ئەکرەمە الأکرەمین خوای تەعالا لێتە پاڕین و ڕۆژی مانگی ڕەمەزانت لێ قبول کردبێتین یا ڕەبی خوای ڕۆژی مانگی ڕەمەزانت لێ قبول کردبێتین لەو کەسانت حساب کردبێتین کە بەربەرەکەتی لەیلەتول قەدر کەوتون یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایان جەژن بکەی بە خۆشی و شادی بۆ مولایەکمان یا ڕەبی خوای جەژن بکەی بە خێر و شادی بۆ مولایەکمان یا ڕەب العالەمین تا ساڵێکی تر ئەگەر تەمەن باقی بوو ئەگەر لە ڕەمەزانێکی ترە ئێمە ماین و ئەم کەناڵە ماو ئێوەی بەڕێزیشمان ئینشاءڵڵا بە خزمەتانەگەینەوە تا ساڵێکی تر لە بەرنامەیەکی تری پارشێودا هەموو لایەکتان ئەم یانزە مانگە بەخوا سپێرم یا ڕەبی خوای تەعالا سەربەرزی دنیا و قیامەتتان کە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.